بەڵازان و خۆشەویستان ڤیدیۆکمان هەیە لەسەر خەڵاتکردنی قوتابیانی پۆلی 12 لە لایەن ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەریەوە پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین. بەناوی خوای گەورە میهرەبان ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری لە درێژەی کار و ساڵەکێکانماندا ئەم ساڵش هەرستان بە ڕێز لێنان و خەڵاتکردنی کۆمەڵی قوتابی کوڕوکس بە بۆنەی ئەوەی کە دەرەجەی باشیان یا لەسەر دەرەجەکەیان لەسەروی نوهەتەوەیە پێمان باش و پێمان چاک بوو خەڵاتیان کەین و ڕێزەیان لێبن لێرەوە دەستخۆشیان یەکەین پیرۆزبایان لە یەکەین سەرکەوتوو بن ئینشاءڵڵا و لێرەشەوە دەستخۆشی لەو خێرخواز و دۆست و برادرانێکن کە پاڵپشتمان بووین هاوکارمان بوونە لەوەی بتوانین ئەم قوتابیانە هەدیان کەین و خەڵاتیان کەین. ئەوە ژمارەی قوتابیەکان 42 قوتابیە 25یان کوڕن و 17شان کچن ئەوە تەلەبەکانیش تایبەتن بە خەلیفان و دەوروبەریەوە و نمرەکەشیان لەسەر و نوهەتیە و لێرەوە بە چاک مەزانی خەڵاتیان کەین و خەڵات ڕێزەنیان بدەین ئینشاءڵڵا. سەرەتا بەنای خۆی گەورە و میهرەبان زۆر سوپاسی ئەنجومەنی کۆمەڵی دادگەری خەلیفانەکەم بۆ کە هەڵسە بە خەڵاتکردنی یەکەمەکانی سنووری خەلیفان و دەوروبەری من خۆم لە قوتابی بووم لە قوتابخانەی ئامادەی خەلیفانی زانستی کچان لە قۆناغی زانستی کە توانیم کۆنمرەی 96.85 بەدەست بێنم. زۆر سوپاسی خۆی گەورەکەم کە توانی یارمەتی دەرم بێت بۆەوەی ئەم نمرەیە بەدەست بێنم. وەروەها زۆر سوپاسی دایکم و باوکمەکەم کە ئەوانیش هەمیشە پاڵپشتم بوون و سوپاسی یەکە بەیەکەی یعنی ئەندامانی خێزانەکە مەکەم خوشک و برایەکان بوو وەروە سوپاسی مامۆستایەکانیش مەکەم کە ئەوانیش هەمیشە لە پشتی ئێمەوە بوون. ئەگەر ئەوان نەبوونە تەواانە من نەمەتوانێت ئەو کۆنمرەیە بەدەست بێنم. سەرەتا سوپاس بەخوای کە توانیم ئەو نمرە بەرزە بەدەست بێنم. سوپاسی دایک و باوکمەکەم کە بەڕاستی هەوڵماندووبوونێکی زۆریان لەگەڵ من داوە و بەنسبەت خوێندنی ڕۆژانە من ڕۆژانە 10 تا 12 ساعت ئەم خوێند و هیچ مامۆستای کتابەتشم نەبووە هەر خۆم ڕۆژانە خوێندومە و پشتم بەخۆم بەست بۆ و پشتم بەخوای گەورە بەستووە.